خۆشەویستان سڵاوتان لێبێت لە ڕووماڵێکی تایبەت بە ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان لەگەڵتانە بین کە دیارە لە سنووری زۆنی سەوس گرژیەکان بەراورد بە چەند ڕۆژی ڕابردوو پێی ناوە تانگاوێکی تازەوە کە بە جۆرێک هەریەک لە چەمچەماڵ و ڕانی و سوێ سادقی گرتوۆتەوە و کۆمەڵێک بارەگای تاوی حیزبەکان لە ئەو ناوچانە سووتێنراون و بەداخیشەوە لە شارۆچکەی چەمچەماڵ بە تەقەی هێزەکانی پارتی کە لە لقی 19ەوە کراوە گەنجێک شەید دەبێت کە تەمەنی 16 ساڵە مەجگەلەوەی سێ برینداریش هەیە. من لە ڕووماڵەکە بەردەوامە بم بەڵام بەرلاموو شتێ دەچمە لای ڕامیار عوسمان لە سێ سادقەوە. ڕامیار سڵاوی خوارد لێبێت، دوایین پەرەسەندەکان لە خۆپیشاندانەکانی سێ سادق گەشتۆ بەکوێ؟ ئایا هیچ بریندارێک هەیە؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت. پێشەنگ ئێمە ئێستا لە قەزای سەی سایقین دەمەوێت ستۆری خۆپیشاندانەکەی ئەمڕۆ بە کورتکراوی بۆتان بگەڕمەوە. دیارە ئەو شوێنەی کە من لێی وەستاوم ئێرە یعنی بەردەم بارەگای زۆربەی حیزبەکانی لێیە وەکو بارەگای یەکگرتوو هەروەها پارتی دیموکراتی کوردستان لەم شوێنە هەیە. ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێت لە پێشەوە ئەوەی کە لە پێشەوە دەبینن بارەگای پارتی دیموکراتی کوردستانە کە سەرەتا خۆپیشاندەران لەوێ دەستیان بە ئەنجامدانی خۆپیشاندان کردووە و دوای کاتژمێر 1 خولەک بارەگای پارتی دیموکراتی کوردستانیان سوتاندووە و دواتر هاتوونەتە پێشەوە بە ئاراستەی قایمقامیەتە لێرە کە لە بارەگای پارتی کەمێک دەیتە پێشەوە بارەگای یەکگرتووی ئیسلامی دەبیندرێت کە دەبیندرێت لێرە بارەگای یەکگرتووش بە هەمان شێوە سوتێنراوە. دوا بە دوای ئەوە خۆپیشاندەران بەردەوام بوون بە ئاراستەی قایمقامیەتە. لێرە لە پێشتر بارەگای کۆمەڵی ئیسلامی هەیە، یعنی مەڵبەندی 12 شارە زور هەیە، تاوەکو ئێستاش ئاگرەکە بەردەوامە لێرە. مەڵبەندەکە ینی زۆر بەخستی سووتێنراوە و سەرجەمە کەلوپەلانەی کە لە نێو مەڵبەندا هەبووە سووتێنراوە سوتاوە. ئێستا بەشێک لە ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە بەردەم مەڵبەندەکە کۆبوونەتەوە ئەو کەلوپەلانەی کە ماوە دەیانەوێت دەری بێنن. من دەمەوێت بچمە لای السلام علیکم. ئەگەر پێمان بڵێ ئەمە چۆن بوو سەرەتا خۆپیشاندانەکە، ینی وەکو بەرپرسی مەڵبەند لێرە مەسەلەن چیتان بینی؟ چۆن بەرپرسی ئەنجومەن قسەمان بۆ بکات چۆن بوو ڕووداوەکە، چی سووتێن دەداوە لە نێو مەڵبەندا و شتانەی کە تایە بۆچی بوو؟ ڕاستی دیارە ئەو ناڕەزایی و وەزعی کە ساتێ لای کۆمەڵانی خەڵکەوە لە کوردستان پیشخواردنەوەی هەیە و ڕۆژانە لێرە و لەوێ کاردانەوە و خۆپیشاندان ئەکرێت. ئەمە دیارە نەتیجە و ئەنجامی ئەم سیاسەتە گەندەڵە و ئەم جۆرە حکومڕانیە بەم ستایلە گەندەڵیە کە 30 ساڵە درێژەی هەیە. دیارە ئەمە یەکەم جار و آخر جار نییە، ئەمە بەردەوام دووبارە ئەبێتەوە. ئەم ڕۆژ لە سەی سایق دیارە ڕێپێوان و خۆپیشاندان دەستی پێ کردووە. ئەوەی جێگەی داخە کە سیمای شارستانی و ئەوەی لەدەستدا لێرە بەربوونە گیانی هەموو بارەگا حیزبەکان سووتانیان و بارەگای ئێمەش لێرە دیارە بەرچاوتانە سووتاندویانە. ئەوەی کە جێگەی داخە ئێمە حیزبێکی معارەسەین، ئەو خۆپیشاندەرانە ئەمڕۆ هاتونتە سەرجادە، بەڵام ئێمە ڕۆژانە لە پەرلەمان و لە ناوەندە سیاسەکانی خۆمان ئامۆژگاری حکوومەتەکەین، باسی گەندەڵەکانەکەین، داوای لێکەین حکوومەتێکی باش بێ و خزمەتی کۆمەڵانی خەڵک بکاوە، خەڵک لێ ناڕازی نەبێ. ئێمە پێمان خۆش وێسا و حیزبانێک کە حکوومەتیان هەیە ئەو لانانەی کە حکوومەتیان پێگەێناوە ئەمڕۆ لە باتی ئەوەی بەردیان پێوە بدرێ و مقڕەکانیان بسووتێ مقڕەکانی ئێمەوە خەڵک گوڵی پێوە بنانایە، خەڵک سوپاسی بکردایە، چونکە ئەو بارودۆخێکی ئێستا خەڵکی تایە بارودۆخێکی نەخوازراوە، بارودۆخێکی ناڕەحەتە، خەڵک حەقی خۆیەتی داوای مافی خۆی بکە. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە ئەم شێوازەیە کە دیاردەی شارستانی و مەدەنی لەدەسەدا. بۆ نمونە ئەو بارەگا و مقڕیەمە کە ئێسایی بینن ئەتوانین بڵێن 500 خانەوادەی هەژار و فەقیرنشین لەم شارە مانگانە لێرە ئیسفادە ئەکا و بەسەدەها یەتیم و بێباوک لێرە ئیسفادە ئەکا. ئەوانەی کە بەردیان بە ئێمەوەنا بەردیان بە بەرژەوەندی و مەسلحەتی کەسوکاری خۆیان کە لێرە بێبەرامبەر پیانەگانایان. ئەوە بۆ ئێمە ینی بەڕاستی جێگەی نیگەرانی بوو، جێگەی داغ بوو. ئەبوایە ینی بەڕاستیەوە بەرامبەر بە ئێمە نەکرایە، چونکە ئێمە حیزبێکین، هەم ئۆپۆزیسیۆنین، هەم لە دەسەڵات نین، هەم ئەم بارودۆخێکی ئێستا لە کوردستان ئەگوسەرێ و ڕوویداوە. ینی بەڕاستی هیچ دەستی ئێمەیتیانی و سیاسەتی ئێمەیتیانە بەڵکو بە پێشەوانەوە ئێمە دژیان بارودۆخین، ئێمە لە بەرەی خەڵکین
ئێمە لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەو خەڵکاین و ئەو ڕێپێوان و داوای مافکردنیش بە حەقی هاوڵاتیانی ئەزانین. دەست خۆش بێ ئەچمە لای مامۆستا عەبدولخالق بە پرسی مەڵبەندی 12 شارە زۆر بزانین چی هەیە مامۆستا هەڵبەتا خەریکی پەیوەندیەکی تەلەفۆنیە ئەوەی کە دەیبینن لە وێنەکانە ینی مەڵبەندی 12 شارە زۆری کۆمەڵی ئیسلامیە کە دەبینێت بە تەواوی مەڵبەندەکە سوتێنراوەوە بەشێک لەو کەلوپەلانەی کە شکێنراوە هێنراوە دەرەوە و بەشێک لە ئەندامانی مەڵبەند لێرن و ینی ئەو شتانی کە پێویست بە دەریان هێنراوە مامۆستا عەبدولقادر سڵاوی خوا لێبێ ئەگەر پێمان بڵێ ئەم خۆپیشاندانی کە ئەمڕۆکرا چۆنی بوو بۆچی ینی بارەگای حیزبەکانی تریش ئەوانی کە لە دەروی دەسەڵاتن سوتێنراوە مەڵبەندی 12 شارە زۆر کە کۆمەڵی ئیسلامیە چی تێدا بە چی سوتاوە ینی قسەتان چێت بەگشتی لەسەر خۆپیشاندانەکەی ئەمڕۆی قەزای سەیسایە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان یەخوا بەخێر بن سەر چاومان وەڵاهی دیارە ناڕەزایەتەکان لە چوارچێوەی ئەو ناڕەزایەتیە گشتیایە کە لە هەرێمی کوردستانە هەیە سەبارەت بە حکوومەت و بە دەسەڵات و بە نەبوونی موچە و بوونی گەندەڵی و ستەمێکی زۆر لەو میلەتە کرێت گەشتۆتە چڵەپۆپە خەڵکیش بێزار بووە بێتاقەت بووە ڕژاونەتە سەر شەقامەکان و سەرجادەکان و داوای مافی خۆیانەکەن ئەوە بەڕاستی تا ئێرە حەقێکی مەشروعی خۆیانە ئێمە لەگەڵیانین وەکو کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمان لەگەڵیانین لەسەر شەقام لەگەڵیانین بەدڵ و بەگیان لەگەڵیانین ینی ئێمەش بەشێکین لەو مەزڵومانەی کە لە چوارچێوەی ئەو میلەتە داماوە ئێمەش زوڵممان لێکراوە بەڵام بەڕاستی ئەوەی کە ینی ڕوویدا ئەمڕۆ لە مەساری خۆی تێکچوو بوو ینی ناخۆش بوو لەوەی کە بچیتە سەر بارەگاکان و بارەکەکان بسووتێنی توانە بە هەر حاڵ ینی من لەگەڵ تەڵان من وەکو خۆم لەگەڵ سووتاندنی هیچ بارەگایەک نییە هیچ بارەگایەک بەڵام ینی بە هەر حاڵ ئەگەر ئەوانەی کە لە دەسەڵاتن کابرا تۆزێک ڕقوچین و ناڕەحەتی خۆی بێتاقەتێکی خۆی لێوە دەرکات ئەوە شتێکی دیکە بەڵام بۆ ئێمەمانان ینی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنین ئەوانەی کە لە دیفاع لە مافی ئەوانەکەین لەسەر ئەوان دەسەڵات ئەنواع و ئەشکاڵ تۆمەتیشمان بەسەر ئاینەکان بەندام پەرلەمانەکانمان متمانەی لێوەرەگرنەوە ینی خۆ لەسەر و میلەتەیە لەسەر ئەوان قسەکەین ئێمەوەمان لێەکەن وانە جا ئەوەی کە هاتوون و بارەگای ئێمە بسووتێنەوەوانە وەڵام ئەگەر لەو خۆپیشاندەرانە پرسیارکەی بڵێ بۆچی ئەوەتان کرد ئێمە خۆمان نازانین بۆچی نازانین ینی زۆریشمان پێمان وتن کاکە ئێمە لەگەڵتانین ئێمە لەگەڵ داوەڕاوەکانی ئێوەین ئێمە خەمخۆری ئێوەین ئێمە قسانەتان پێ بەڵێ هەر لەسەر جادەکە خۆیمان نەچوونە ژوورەوە بۆ ناوبینەکە لەگەڵیان نبووین هەر دەستمانە گرتن ینی بە قوربانیان نبووین وتم کاکە حتا ئەگەر بەوەش ئیسراحەتەکەنەوەی هەندێک بەردوشتمان پێوەنێنەوەوانە هەندێک بەردیشمان پێوەنێن قەیچەکە چیان وداوان لە وەڵام وەڵاهی لە وەڵامە هەمویان نا هەندێکیان قەنەعەتیان بە مەسەلەکە کرد و دەستیان گرتەوە هەندێکی تریان بەڕاستی ینی هەر زۆر ئەوە بوون ینی کوفریانە کرد کوفر لە کاتی پەلامەردانی ئێمە کوفریانە کرد پارەی بەخشینیان بردووە لە ملیۆن بەرەوسەرەوە بردیانە ئەوە ئەوە ئینەکانیانە ینی هەنێ پارەمان لێ وەرگرتوونەتەوە ئەوە هینەکە شوشەکەی شکانیانە ئەوەی بەشی ئەمە ئەوە لە دەستی ئەوانمان دەرهێناوە ینی کابرا پارەی بەخشین ببا ئەوە خۆ پەیوەندی بە حکوومەتەوەیەوە وانە ئەوە ئێمە ینی گلەیمان لەوانەیە کە ئەوەیان کرد ئەینا گلەیمان لە عامی خۆپیشاندەران نیە ئێستش لەگەڵیانین ئێستش ئێمە دەستخۆشییان لەکەین حەزەکەین بە شێوەیەکی هێمنانە داوای مافی خۆیان بکەن کۆڵ نەدەن و ئێستش بەوەی بارەگاکەی ئێمەشیان سووتانەوە زەرێکی زۆریشان لێداوە هەر برای ئێمە هەر دۆستی ئێمە هەر خۆشەویستی ئێمە مامۆستا چیەڵێن لەسەر ئەوەی کە خۆپیشاندەران ینی داوای موچە و هەلی کار و ینی ئەو گەنجانی کە هاتوونەتە سەر شەقام ینی داوای هەلی کار و موچە و باشکردنی بژێوی ژیانەکەن و داواکاری چیە لە حکوومەت بۆ جێبەجێکردنی داواکاری خواستی خۆپیشاندەران ینی ئەم خۆپیشاندانە وای لاتووە بۆ بەسەر تاسەری لە هەرێمی کوردستان و ینی داوای موچە و هەلی کار و ڕەخسانی هەلی کارەکەن ینی چیت هەیە بۆ گەنجان لەسەر مەسەرەن داواکردنی مافەکانیان بە شێوەیەکی مەدەنیانە وەروەها حکوومەت چۆن داواکاریەکانیان جێبەجێ بکات قسەتان چێت بەڵێ وەڵا جارە دوو پەیامانەیە پەیامێکمان بۆ جەماوەرە بەوەی کە داوای مافی خۆتان بکەن بەس بەڕاستی ئاوا ینی بەم شێوازە ینی حەقەکەیشیان نەفەوتێ ئاوا ینی خەڵک زیاتر خەڵک لێیان لێکەم قەنەعەتم وایە ئەو خۆپیشاندەرە بە ڕێزانەی ئەمڕۆ ئەویان کردو ئێستاکە لە تەلەڤیزیۆن ئەم بارەگانە ببینن ئەو وەزع و بارودۆخی ئێمە ببینن ئەو سندوقی بەخشین و بێباوکانە ببینن کە شکێنراوە پەشیمانن لە ڕاستیە جا بۆ ئەو ماندووبوونەی خۆیان وا لێ بکەن دوای پەشیمان بن بۆیە من داوایان لێکەم بە هێمنانە بە شێوەیەکی جوانتر بە شێوەیەکی مەدەنیانەتر بە تایبەتی خەڵکی سەیسایە خەڵکێکی ڕۆشنبیر و ڕۆشنفکر و
خەڵکی دڵسۆز و یاسایی وشتی چاکی تایە یعنی ئەمانە هەموو ڕۆڵ ببینن لەوەی کە ئەو خەڵکە با بە شێوەیەکی جوانتر جیاواز لە منطقەکانی تر ئەمە بڕاوی تر ئەو لاپەڕێک بێ با بڕات و بچێتە مێژووە و تەواو بێت بە شێوەیەکی هێمنانە و لەسەر خۆ داوای مافی خۆیان بکەن ئەوە پەیاممان بۆ ئەوان پەیامنیشمان بۆ ئەم دەسەڵاتە وایە ئیتر تاکە یەخەوی یعنی تر تەواو ئەو خەڵکە بەڕاستی بێتاقەت بوو بێزار بوو خۆشت ئەزانی کە گەندەڵی خۆشت ئەڵێ گەندەڵی هەیە خۆت ئەزانی کە دزی خۆت ئەزانی کە خیانەتکاری خۆت ئەزانی کە پارەی خەڵکە خۆی خۆت ئەزانی ئەوەی خاڵی ناشرین بێتێت هەیە تاکەی یعنی نایەتەوە هۆشی خۆی حکومەت دەسەڵات چ خێرێک لەم بێڕێزێ ئەبینێ کە خەڵکێکە چ خێرێکی لێ بینێ یعنی دەوڵەتداری ئاوایە حاکمیت ئاوایە میلەت برژێتە سەر شەقامەکان یعنی لە حیبەتانە نازان چیەکەن دەست بۆ حرامە بن دەست بۆ خراپەکاریە بن يعني أبي أم دەسەڵاتە تا ئێستا هەر خەوتووە ئەبێ کەسێکی دڵسۆزە بێ طبعا ئەوانی لە چواردەوریان دڵسۆزیان نین ئەگەر دڵسۆزیان بن بە خەبەریانیانەوە بە خەبەریانیانەوە خەڵکی کاکە خزمەتی میلەتی خۆتان بکەن خزمەتی ئەو گەلە ڕەش و ڕوتۆ بکەن کە لە شاخ خزمەتیان کردن خۆ ئەمانە لە شوێنە ئەمە هەموو کوڕ و مناڵی ئەوانن کە جلوبەرگیان بۆ ئەوان شتووە لە نیوەشەوە خەبەریان کردون خواردنی تایبەتیان بۆ دروست کردوون جێگەوبانی مناڵەکانی خۆیان خستە شوێنی تر ئەوان لە شوێنی گەرمتر و زۆپایان بۆ گەرم کردوون خۆر مناڵی ئەوانە نەمانە يعني تاكي نانا سرخت خزمتك بومي لتبكن تاكي جيرفان بركردن بوشي تانا تشيلي يكن دواي بدومة ترخامو ايان خانا جيرقل تمناكم روجيك يشبه كزنت واني بشيت سرقه بركانيا والله دەست خۆش بێ بە پێی زانیاریەکان پێشنگ ینی قایمقامەتی سلێمانی و هەروەها ماڵی قایمقامی سلێمانی لە ئێستادا ئاگری تێبەردراوە لەلایەن خۆپشاندەرانەوە و تاوکو ئێستا لە قەزای سەیسایە خۆپشاندان بەردەوامی هەیە و تاکو ئێستا بەوردی ئامارەکانی برینداربوون و نازاندرێت و لە دوای ئەوەشەوە ینی دەنگی تەقەوەمانە بیستراوە تا ئێستا ئاماری یان کوشتنی یان برینداربوون نازاندرێت بەڵام خۆپشاندەران سوورن لەسەرەوەی کە بەردەوامی بە خۆپشاندان بدەن و دەنگی ناڕەزایەتیان بگەنن بە دەسەڵات بۆی کە من دەگەڕێمەوە وڵات بۆ وەرگرتنی زانیاری زیاتر پاشان بەڵام ئێستا ئەچمە چەمچەماڵ و لەوێ جەلال محەممەد پامنێری پێیان وەرەگرم جەلال سڵاو لێبێ چ شتێکەیە چ هەنگاوێکی نوێ تاکو ئێستا هاتووەتە ئاراوە جگە لەو شەیدەی کە تاکو ئێستا لە نێو خۆپشاندەراندا بوونی هەیە تازەترین گۆڕانکاری بۆ بینەران بگوازەرەوە بفەرموو. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە هاوشێوەی بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکانی قەزای چەم بەڵێ ببورن ئەمڕۆیش لە قەزای چەمچەماڵ بە دیاریکراوی لە کاتژمێر دوونی وەدواوە ناوبەناو چ لە سنتەری قەزاکە و لە ناو بازاڕی قەزاکە بڵین هەم چەمچەماڵەوە دەستی پێکرد و دواتر ئاراستەی خۆپشاندەران گۆڕا لە ناو بازاڕی قەزاکەوە بۆ لای پردی یەکتر بڕی مامەڕیشا کە ڕێگای سەرەکی هەردوو پارێزگای بڵین کەرکووک و سلێمانی بەیەکەوە بەستێتەوە و پاش ئەوە لەلایەن هێزەکانی ئاسایش و چالاکیە مەدەنیەکانەوە بەڵێ دوای ئەوەی کە خۆپشاندەران ڕێگای سەرەکی کەرکووک سلێمانیان بۆ ماوەیەکی کەم داخست لەلایەن هێزەکانی ئاسایشەوە ئەو ڕێگەیان پێچۆڵ کرا بە زەبری هێز و دواتر دووبارە ئاراستەی خۆپشاندانەکان گۆڕا بەرەو ڕووی لقی نۆزەی پارتی دیموکراتی کوردستان لە ناو سنتەری قەزای چەمچەماڵ و هێزەکانی لقی نۆزدەی پارتی بەتەقا و بە فیشەک ڕوبەڕووی خۆپشاندەران بوونەوە و بۆ هۆیەوە و بە جۆرەوە ئاماری کە من وەرم گرتووە تاکو ئێستا لە تەندروستی چەمچەماڵ دوو هاوڵاتی بریندارن و هاوڵاتیەکی کە تەمەنی 16 ساڵە بەداخەوە کە جانی لەدەستداوە و یەکێک لە بریندارەکان بە جۆرێ و زانیاریانی من وەرم گرتووە کارمەندی ئاسایشە و بە سوچی بریندار بوو لە ئێسای ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە و بریندارەکەی تر بە سەختی بریندارت و تاکو ئەم ساتەی من قسەی تیاکەم لە ژێر چاودێری وردی پزیشکیدایە و تەرمی ئەو هاوڵاتیش کە بە فیشەک پێکرا بوو پاش لێکۆڵینەوەکان لێرە بە مەبەستی لێکۆڵینەوەی بڵین ئازیاتر ڕەوانەی پزیشکیدادی سلێمانی کرا و لە ئێستاە وەکو لە پشتی منەوە دیارە هیچ خۆپشاندانێک لە سنتەری قەزای چەمچەماڵ نەماوە بەڵام بە جۆرێ و زانەرای من وەرم گرتووە پێ ئەچێ
لە ڕۆژانی داهاتوشدا هەم خۆپیشاندانی هاوڵاتیان هەم گرونەی هاوڵاتیان لە سنتەری قەزای چەمچەماڵ و لە ناحیەکانی دەوروبەری بەردەوامی هەبێ. ئەمە کۆی زانەرەکان و لای من ئەگەر پرسیاریش تایبەتان نەبێ من ئایا بڵاوپێکردنی خۆپیشاندەران خۆڕسک بووە یاخود هێزێکی دیاریکرا و کۆتایی بەو ناڕەزایەتیانەیە ناوەکە خەڵکی لەم ڕۆیە گرتیانە بەر؟ بەڵێ دیارە ئەو بڵاوپێکردنی خۆپیشاندەران لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بڵاویان پێکرا و وەک ئاماژەم پێکرد هاوڵاتیانی خۆپیشاندەران ویستیان بەرەو لقی نۆزەی پارتی دیموکراتی کوردستان بچن و لقی نۆزدا و بینای ئەو لقا بسووتێنن، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشی ناو شارەوە ڕێگریان لێکراوە و لە ئێستا وەک ئاماژەم پێکرد هیچ گربوون و خۆپیشاندانێک لە سنتەری قەزای چەمچەماڵ بوونی نییە و لەلایەن هێزەکانی ئاسایشەوە بڵاوە بە خۆپیشاندەران کراوە تاکو ئەم ساتەی من قسەی تیاکەم. دەست خۆش زەلال، بەڵێ خۆشەویستان دیارە بەداخەوە لە نێو خۆپیشاندەرانی چەمچەماڵدا شەهیدێگەیە جگەل لە برینداربوونی سەیدی کە دەچینەوە سەید سادق سۆیب محەممەد وەرەگرین. سۆیب سڵاوی خوارد لێبێ ئەمڕۆ تۆ لە نێو خۆپیشاندەراندا وجودت هەبوو، دەمەوێت لە زاری تۆوە زانیاری و ئەو حەدەسانەی کە لە نێو خۆپیشاندەراندا ڕوویدا بگوازیتەوە بۆ بینەرانی پێم بفەرموو. دەنگەیە؟ سۆیب جۆت لێم بوو؟ سڵای خی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ. دوانی وەڕێ ئەمڕۆ لە قەزای سەید سادق بەشێک لە وڵاتیان هاتنە سەر شەقام. خۆپیشاندانەکە سەرەتا هێرشیان کردە سەر بارگای پارتی و ڕوبەڕوو بوونەوە ڕوویدا. دوو گەنج لە قەزای سەید سادق بە فیشەک بریندار بوو، هێرشیان کردە سەر بارگای پارتی. هەرچەند لایەنگرانی پارتی لە قەزای سەید سادق دانویست ڕێگری لە خۆپیشاندەران کەم، بەڵام خۆپیشاندەران سوور بوون لەسەرەوەی کە هێرشکەنە سەر بارگای پارتی. ئەوە بوو بارگای پارتیان سووتان لەلایەن خۆپیشاندەرانەوە، سەرجەم کەلوپەلی بارگای پارتی سووتێنرا و دواتر هاتن بۆ بارگای گۆڕان. باماشەوە خۆپیشاندەران بارگای گۆڕانیان سووتان و دواتر هێرشیان کردە سەر بارگای یەکگرتو، بارگای یەکگرتویان سووتان لە قەزای سەید سادق. دواتر خۆپیشاندان لە قەزای سەید سادق بەردەوامی هەبوو. دواتر هێرشیان کردە سەر مەڵبەندی 12 شارە سووری کۆمەڵی ئیسلامی و ئەوەی دەبینن ئێستا بەردەم مەڵبەندی 12 شارە سووری کۆمەڵی ئیسلامیە لە قەزای سەید سادق کە ئەوەی ئەبینن زەرەر و زیانێکی زۆریان پێگەشت. لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە هێرشیان کردە سەر مەڵبەند و ئەوەی ئەبینن زەرەر و زیانەکانە کە لەلایەن خۆپیشاندەرانەوە مەڵبەندیان سووتان و دواتریش خۆپیشاندەران هێرشیان کردە سەر بارگاکانی یەکێتی و دواتریش هێرشیان کردە سەر بینای قایمقامیەت لە قەزای سەید سادق کە ئەگەرچی هێزەمنیەکان دەیانویست خۆپیشاندەران بڵاوە پێ بکەن، بەڵام بەهۆی زۆری ئەو خۆپیشاندەرانەوە نەیانتوانی هێزەمنیەکان خۆپیشاندانەکە کۆنتڕۆڵ بکەن و بڵاویان نەیانتوانی بڵاوە بکەن بە خۆپیشاندەرەکان. ئەوە بوو خۆپیشاندان لە قەزای سەید سادق بەردەوامی هەبوو، ئەگەرچی بینای قایمقامیەت لە قەزای سەید سادق بە تەواوەتی سووتێنرا. ئەوە بوو نۆ زیندانی لەلایەن خۆپیشاندەرانەوە ئازاد کراوە. هەروەها سەرجەم کەلوپەلەکانی بینای قایمقامیەت لە قەزای سەید سادق لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنرا، نۆ زیندانیش لەلایەن خۆپیشاندەرانەوە ئازاد کرا و ئەو ماتۆڕانەیەی کە دەست بەسەر گیرابوو لە قەزای سەید سادق لەلایەن خۆپیشاندەرانەوە سەرجەمیان براون و هەروەها ماڵی قایمقامی قەزای سەید سادق لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە هێرشی کرایە سەر و ماڵی قایمقامی قەزای سەید سادق دیاری ڕەفیق سووتێنرا. ئەوەش هەبوو کە
نووسنگەی کەناڵی پەیام لە قەسەی سەی سادڵ لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە هێرشی کرا سەر ئەو کاتێ ئێمە دیمەنی ڕاستەوخۆی هاوڵاتیانمان دەگواستەوە پەیامی هاوڵاتیانمان دەگواستەوە ئەوەی دەبینن ژووری نووسنگەی سەی سادقی کەناڵی ئاسمانی پەیامە لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە هێرشی کراسەر و شوشە و دەڕابەکانی تێکشکێنرا خۆشبەختانەوە بوو ئێمە سەرجەم کەلوپەلە ڕۆژنامەوانیەکانمان گواستەوە بۆی پارێزراو بن ئەوەی دەبینن ئێستا بەردەم ماڵبەندی 12 شارەزۆی کۆمەڵی ئیسلامیە خۆشەویستان دیارە ئەمڕۆ چەمچەماڵ ڕانیە سێ سادق و سێ ناوچێ بوون کە زۆرترین گرژی و ئاڵۆزی بەخۆیەوە بینی و خۆپیشاندانی هاوڵاتیان بەردەوامی هەبوو دژ بە دابەژنەکردنی موچە هەموو و گرفتە دارایانەی کە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بووە دەچینە لای ڕێناز لە ڕانیە کێشێک بوو لەو ناوچانەی ئەمڕۆ گرژی و ئاڵۆزی بەخۆیەوە بینی ڕێنا سڵاوی خوارد لێبێت گۆڕانکاریەکان لەوێ گەیشتون بەکوێ ئایا خۆپیشاندان بەردەوامی هەیە یاخود نەخێر کۆتایی پێهاتووە بفەرموو دەنگ و ڕەنگ بۆ تۆ بەڵێ سڵاوتان لێبێت دیارە هاشێوەی بەشێک لە شار و شارستەکانی کوردستان ئەمڕۆ لە قەزای ڕانیە خۆپیشاندانی ناڕەزایەتی بەردەوام بوو دیارە خۆپیشاندانەکان پشەی و ئاڵۆزی لێکەوتەوە لە شاری ڕانیە خۆپیشاندانی و هێز ئەمنیەکان ڕوبەڕووی یەکتر بوونەوە دیارە باسی لەوەش دەکرێت کە هێزێکی زۆری چەکدار هێنراوتە ناو شاری ڕانیە هێزەکان ڕێگریان لە خۆپیشاندەران دەکرد هێرش بکرێتە سەر بارگا حیزبیەکان ناو دەنگی تەقە و گولێ پلاستیکی دەبیسترا بڵێ دیارە هیچ بارگایەک و شوێنێکی گشتی نەسووتێنراوە و هێرشی نەکراوەتە سەر کە واتە بسووتێنرێ لەناو شار دەنگی تەقا دەبیسترا بەپێی زانیارەکانیش ژمارەیەک گەنج و خۆپیشاندەر دەستگیر کراون کە نازانرێت ژمارەیان چەندە بڵێ لێسادا خۆپیشاندەرەکان دەڵێن ڕۆشتونەتە ماڵەوە ناوشار بەرەو شێربوون دەچێت بەڵام دیارە خۆپیشاندەران داسیان لێ دەکرد کە لە ڕۆژان داهاتوودا بەردەوام دەبن و خۆپیشاندانی ناڕەزایەتیەکان دەگواڵنەوە سەر شەقام بەڵێ ڕێنا سپاس بۆ تۆ بەڵێ خۆشەویستان دیارە لە چەمچەماڵ مەلتەقەی پاسەوانەکانی لقی 19 پارتی خۆپیشاندەرە گیانی لەدەستدا خۆپیشاندەران دیارە هەوڵیان دەدا بستنە سەر لقی 19 پارتی لە چەمچەماڵ وە کوژراوەکەی بەردەم لقی پارتی تەمەنی 16 ساڵان بوو لە ئاڵۆزیەکاندا جگە لە شەیدبوونی ئەو هاوڵاتیە سێ خۆپیشاندەریش بریندار بوون لە ڕانێژ لە بارگرژی خۆپیشاندانەکاندا دەیان گەز دەزگیر کراون و لەلایەن هێزامنیەکانەوە ئەوە خۆپیشاندەرانی ڕانێژ بە ئەمان شێوە هەوڵیان دەدا بچنە سەر بارگاکانی یەکێتی لەو ناوچەیە هێزامنیەکان خۆپیشاندەرانی ڕانیان بڵاوە پێکردو و لە ئێستادا دۆخەکە تا ڕادێک ئارامە دیارە لە سێ سادق بارگای کۆمەڵی ئیسلامی ژەشێک بوو لەو بارگایانەی کە لەلایەن خۆپیشاندەرانەوە سووتێنرا و بەرپرسی مەڵبەندی شارە زوری کۆمەڵی ئیسلامی ئەوەی دووپات کردەوە کە ئەو پشگیری لە تەواوی داوەڕەوەکانی خۆپیشاندەران دەکات و هاوکات سەرباری سووتاندنی بارگاکەیان پشگیری بۆ خۆپیشاندەران دووپات کردەوە و لامان کاتیشدا دژی سووتاندنی بارگا حیزبی و حکومیەکان بوو بەڵام لەگەڵەوەشدا دووبارە پشگیری خۆی بۆ داوەڕەوەکانی خۆپیشاندەران دووپات کردەوە بەڵە خۆشەویستان دیارە لە سەری کاتژمێردا هاوکارم کارزان بە گەشتێکی نوێی هەواڵەکان دێتەوە لاتان و گرنگترین زانیاری و ڕووداوەکانی ئەمڕۆی خۆپیشاندانەکانتان بۆ دەگوازێتەوە مەخواتان ئەسپێر